بناوی خدای رحمان و رحیم حمد و پسندان جو خدا ربا صلاة و سلام لسر مزن ما سروک و رزان ما حضرتی محمد مصطفى علیه السلام و لسر آلو اصحاب و اتباعی توان با حتی رجا قیامته تماشاوان هجا د برنامه نو ام لپیش بریوانه ایرو برنامه خواه جو کردستان باشور جو پایتخت کردستان باشور جو باجار هولیر ام پیشکشی ودکن میوان برنامه ما برز دکتر عبدالله خورشید برز دکتر عبدالله خورشید کوملناسه جواکناسه yani لکردستان ما ام دبیجن سوسیولوگ جواکناسه کوملناسه پسپوری کوملناسی لزانکویا صلاح الدین yani ergdari hindekariye. İnşallah aziz Slavaki لميوانه ما بكم شو داناسي ناخده اوي بيتر وي داناسي ناخه پیشکشی و تماشاوان هجان بکه مامسته برس هون بخير هاتنا برنامه ما سرچاورات زور ممنونن بوي بشتاريا برنامه و تكليف هما نشكنان هون بونا ميوانه ما هم سپاسلارن بوي ميوانداريا و مباشن سلامتن inşallah. Elhamdülillah selametin ya. Ves'i veci başa ya Kürdistan. Elhamdülillah. Persgirek şu an hamu dünyaya heye. Lu Kürdistan ya Kürdistan henek ziyadire. Elhamdülillah. İnşallah bir çareser bir be. İnşallah. Mamosta az xwazim beri derbasi Navaroka barname bibim. Hon bu Kürdahi پروردهی آخوا، جیان آخوا، استا وصیف آخوا یعنی داناسین آخوا هم بکن فرم عبدالله خورشید عبدالله اختصاصم پسپوری من کوملناسیه سوسیولوژی تقریبا دەتوانم بڵێم استقرار و دامەزرانم لە جێیەکی زۆر درەنگ دەستی پێکرد چونکە بە منداڵی من تەمەنم ساڵێک بووە ساڵی 56 لەدایک بوویمە لە ناحەیە دیبەگە سەر بە پارێزگای هەولێر لە خوار مەخمورە باژارۆک یا گوندە بەڵێ ناحەیە ناحیەیە ناحەیە دیبەگە باژارۆک بەڵێ لەوێ لەدایک بووم تقریبا تەمەنم ساڵێک بوو چوینە کەرکووک 27 ساڵ لەوێ ژیایمە خوێندنم هەموو لە کەرکووک تەواو کردیە زانکۆ ژوەل کەرکووک زانکۆ لە بەغدا بووم بەس ماڵم لە کەرکووک بوو هەتا ئەو وەختیش ساڵی 82 وەختێک خوێندنمان تەواو کرد بە زەحمەتیش بوو تەبعەن بۆی زەحمەت وەڵڵاهی دەستمان کورد بوو پاشان تووشی ئەسکەری بووین تووشی دەردەسەری بووین مراقەبە و ترس ئەدی زمانی بەعەس یعنی ئینسانی کورد وەکو خوێندەوار لە بەغدا ژیانی زۆر ئاسان نەبوو لەلایەنی مادیەوە لەلایەنی معنەوی و سیاسیەوە بە زەحمەت بوو ژیانەکە بە هەرحاڵ لە 82 کە تەواوم کرد چوینە سەربازی تقریبا 6-7 مانگ سەربازیم کرد و بەجێم هێشت هەڵات یا لەشکەری 4 ڕتبی و پایەوە چوو تقریبا 20 ڕۆژی سراحەتمان نەکرد ئەمەیان کردە ئاسکەر 4 جاران فیرارم کرد و بوومەوە ئاسکەر جاری پێنجەم لەگەڵ سەر هەڵدانی 91 تەسریح بووم و نەچوومەوە ئاسکەری لە کۆڵمان بووە ئیبتیدایی و هەتا ئامادەی و زانکۆش هەر ماڵم لە کەرکووک بوو زانکۆی بەغدام تەواو کرد بە کەلۆریۆس لە وابزانم لیسانسیشی پێ دەڵێن لە کۆمەڵناسی تایبەتمەندی ئەنترۆپۆلۆجی مرۆڤناسی یعنی ئینسان ناسی یعنی مژارەوەی عەسلی ئەنترۆپۆلۆژیە و ئینسانناسیە ئەوێ دەقیق بەشا سۆسیۆلۆژیەدا ئەوە بەڵێ لە ساڵی
پاش ئەوەی لە وەزعەکە تۆزێک باش بوو ئیستقرارمان کرد 5-6 ساڵ تقریبا مامەوە یعنی لە هەشتا بەکەلیۆرۆسم تەواو کرد لە 93-94 چووم لە بۆ خوێندنی ماستەرەکەم لەسەر گوندی بەحەرکەیە لەسەر عەشیرەتی گەردی لە باکووری هەولێرە تقریبا بە 10-12 کیلۆمەترێک من بهیستیان ناوی ئەوانە تقریبا دراسەکەی من چۆن باسی گوندێک دەکا باسی مرکزی عەشیرەتێکیش دەکا پاشی ئەوەی 5-6 ساڵان خزمەتی خۆم لە پەروەردە مامۆستا بووم نەقل کرد لە بۆ زانکۆ لە زانکۆی سەلاحەدین لە بەشی کۆمەڵناسی لە 96ەوە دەرسی دەڵێمەوە لە دوای 6-7 ساڵێک تقریبا 2000 بوو چووم لە بۆ زانکۆی بڵێن هەر لە سەلاحەدین بەڵام سەرپەرشتیاری من لە بەغدا سەرپەرشتیارم پەیدا کرد ئەو جارە لە ئەنترۆپۆلۆجیانە بوو لە بابەتی ئەوە اختصاسم وەرگرت کۆمەڵناسی ڕێخستن یعنی سۆسیۆلۆجی ئۆف ئۆرگەنایزیشن یان ئۆرگەنایزیشنەڵ سۆسیۆلۆجی لەو مەجالە محاوەلەم کرد لەسەر بیرۆکراسی نووسی بیرۆکراسی و تەنزیم و ڕێخستنی دەوائری حکومی لە نووسی لەبەر ئەوەی دەوائری حکومی بەغدایە لە کوردستان کشابەوە ئیعادەی نەزەر و چۆنیەتی ڕێخستنەوەی ئەو دەوائرانە وان بە چاکزانی مۆزوعەکی لەو بابەتە هەڵبژێرم یعنی ڕەنگە من مبالەغەم نەکردبی لە کوردستان ڕەنگە یەکەم کەسێک بم ئەمن ئەوڕم لەو مۆزوعە دابیتەوە بایەخم بە بیرۆکراسی دابی ناوی ماستەرنامەکەم بە عەرەبیە کردیتمە کتێبیش بە ناوی البيروقراطية ودورها في إدارة وتنظيم المؤسسات الحكومية يعني بيروقراسي و ڕۆڵێوی بۆ ڕێخستن و هەڵسوڕاندنە کاروبارێ دەوائری حکومی لە تقریبا 6 ساڵ تقریبا سەرۆکی بەشی کۆمەڵناسی بووم لە کولیەی ئاداب کۆلێجی ئاداب زانکۆی سەلاحەدین ئێستاشەوە 4 ساڵە سەرۆکی بەشی فەلسەفەمە فەلسەفە بۆلمە هەر لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێجی ئاداب دەرسەکانی کۆمەڵناسی زۆر بەم گوتیتەوە تقریبا 5 تا 6 دکتۆرا ئەمن ئیشرافم کردیە نێزیکەی زیاتر لە 15-16 ماستەر ئیشرافم کردیە ڕەنگە 50 ڕسالەی دکتۆرا و ماستەر ئەمن گفتوگۆم کردبی وەکو ئەندامی لزنەی مناقەشە و سەرۆکی لزنە مامۆستاد ماشەڵڵا ژیانەکۆی باڵکێش هەیە ینی زەحمەتە باڵکێشە گەلێک دەرد و گل وەکیشاندی هەتا هون گەهاشتنە vê rojê bala min tiştek şandwago di sosyolojiyê de yani di civaknasiyê de mijara min însannasî bû niha êsta hûn însana baş dinasin lazim e hûn tûyaran neyên xapan bin elhamdülillah bêzgelewey ke însanşinasî bi xwe babeteke zor wir de لە دیراسەی ینی نەڕینێک موازەناک دایەوە بەڵێ الحەمدولله یعنی دوو شتی کە یارمەتی دام یەکێک ئەوەی سایکۆ سۆسیۆلۆجی یعنی علم النفسی ئیجتیماعی وەکو دەرس لە ماستەر و لە بەکالیۆرۆس چەند ساڵە گوتیتمەوە دەواازە کۆمەڵ دەروونناسی علم النفس یعنی مەبادێ سەرەتا بنەماکانی دەروونناسی علم النفس سایکۆلۆجی ئەوانەم گوتیتەوە و بەخۆشم دەردەسەری و گەڕان و فیراری و ئاسکەری و ئەوانەم زۆر دیتە ئەوانە هەمووی لە بۆ من بوونە دەرس کە بتانم بە واستەی علمەکەش لە ڕووی نەزەریەوە استفادە و لە تەجروبانە بکەم ینی ئەو تەجروبە پڕ موهیمم بڕاست بەتەمای خوا ئینشاءڵڵا استفادەمان ئینشاءڵڵا
ما مستديسا حتى استا يعني من قالك جواك ناس ديتنا از امم بخوش يدخينم جواك ناسي يعني صنف داوية از دخينم بس يه حتى نهم من ديتنا دنرينا وانده يا جواك ناس هات شافي وانده جواك يعني كيما جواك قالك خصوصيتي وي كيما هنا يعني از فكم از هناك فكم هندروي يعني بعقلي جواك رازي نابن قال نابن شما نرينا بتهيبت يا جواك ناسيا بخوي اوي جنابت باسي دكي او صفتي خصلتي نخبيه دستبجير يعني دستبجير رابره بلي سركرديه ريني شاندره دائما اواني خمخوري ملتن اواني اگان لوضعك هي اواني يعني خمخاريا وانا اواني براوردكن بلي اطلاعيان و دیتنیان لە بۆ تەجاروبی ملەتان زۆرە هەوڵ دەدەن ئەو وەزعی ملەتەکەیان تێدایە بەرەو ئاستەکی بەرزتر بیبن یعنی لەو ئاستەی کە تێدایە پێڕازی نینە ئەگەر باشیش بی دەبی باشتر بیت چونکە ئەمە لە پێشبڕچێداین لە مسابقەین لەگەڵ ملەتان ئەگەر ئەتو نەچیە پێش بەجێ دەمینەی ئەوە یەک دووەم بتەوێ و نەتەوێ عامەی خەڵک پێویستی بە کەسانێکی چاوکراوە هەیە خاوەن تەجروبە ڕێیان پێپشاندا ئەوەی پێی دەڵێن نوخبە دەستەبژێر یعنی ئەوانەی کە ڕابەرن ڕێنیشاندەرن خوێندەوارن چاوساغی ملەتن ئەوانە دائیمەن ژمارەیان کەمە لە کۆمەڵگە شتێکی تەبیعیە کە ئەوانە هەوڵی ئەوە بدەن لەو وەزعی ملەت تێدایە پڕ ئەزمە پڕ کێشە پڕ خەم و خەفەت مەشاکل ملەتی بەرەو ئاستێکی باشتر ببن ئەوجا کابرایی چاوساخ ئەگەر سیاسی بی ئەگەر کۆمەڵ نازبی ئەگەر دەروون نازبی ئەگەر ڕۆژنامەوان بی مەسەلەن ئەوانە کەمینەن وەخوای تەعالاش لە قورئانی پیرۆز ئاماژە بەوە دەکا وەئەکسەروهم للحەقی کاریهون وما ئەکسەر الناس وەلەو حەرەستە بمؤمنین پاشان یعنی وقليل من عبادي الشكور وقليل ما هم دائما كتابتي اوي هي زور بتفاصيل باسي اوي دكا بوتومور زانايتشي بريطاني كومال ناسا النخبة والمجتمع يعني دستبجيرو كومالجا ك كتابتي تكي اوش هي برنتراند راسل السلطة والفرد باسي دا صلاته امكانياته رولي تاکە کەسان دەکا ئەو دووربینیە ئەو تەمەشاکردنە بە هەردوو بابەتەکە کۆمەڵناس وەلێ دەکا لە ڕیزی خەمخۆران بی لە ڕیزی چاوساغان بی زۆر بەناو کێشەکاندا قوڵ دەبیتەوە چونکە دوو ئاستمان هەیە ئەمە ئەو دوو ئاستە ئەو دوو مستەوایە ئینسانی وەلێ دەکا بە چاوەکی فراوان تەمەشای شتەکە بکە تەمەشای هەموو مۆزوعەکانی کۆمەڵگە بکە جارێ بۆ خۆی کۆمەڵناسی زانستێکی مەوسوعیە فرەلایەنە یعنی هیچ مشکلێک هیچ بابەتێک هیچ تەنزیمێک هیچ گروپێک نییە لە دەرەوەی کۆمەڵناسی هەمووی لە چوارچێوەی بایەخپێدانی کۆمەڵناسیە لەبەر ئەوە کۆمەڵناسێک زانایەکی بیرکاری فەرەنسی کاتی خۆی تانەی لە کۆمەڵناسی دەدا دەیگوت علم الاجتماع أكثر العلوم مناهجا وأقلها نتائجا يعني منهج ريبازي ليكولينو أواني زورة بلام نتيجي كما أو نتيجي كما أسباب خوي هي بلام تاو فراواني وبايخ بيدان ولاينا جياجيكاني كومال ناسي واي كردية كومال ناس تاو كراوبي دقيق بي دو آستي كومال ناسيش هي دبي لبرتاو بقرين آستاكي برزة ئەو ئاستە بەرزە لە مستەوایەکی زۆر بەرزە وەکو لیڤڵک وەکو مستەوایەک ئەویش ئەوەیە پێی دەڵێن ئاستی با بڵێن ماکرۆسۆسیۆلۆجی یعنی سۆسیۆلۆژیای درشت گەورە لەبارەی نەزەریات لەبارەی پەیوەندی زانست بە کۆمەڵگا لەبارەی پەیوەندی نەزەریات و نەتائیجی علمی بە واقعی ئیجتیماعی ئەوە لە ئاستە فراوانەکانیدا لە ئاستە گشتیەکاندا لە چوارچێوەی بیرکردنەوەی سۆسیۆلۆجی لەسەر مستەوای جیهان ئەوە بابەتگەلەکن
سۆسیۆلۆژیای گەورە درشت بەێ سۆسیۆلۆژیای وردیشمان هەیە ئەوانەی پێی دەڵێن دەیلی لایف سۆسیۆلۆژی یعنی سۆسیۆلۆژیای ژیانی ڕۆژانە یعنی مەسەلەن هەندێک دیاردە هەیە لە ناو کۆمەڵگا وەکو ئینحرافات و لادان وەکو جەریمە وەکو ئاڵوودەبوون بە مادەی هۆشبەر وەکو مەسەلەن پاشکەوتنی خوێندن وەکو تێکچوونی پەیوەندیەکان وەکو دەست لێکبەردان و جیابوونەوە لە ناو خێزانەکان ئەوانە بابەتگەلەکن ئینسان دەبی قوڵ بیتەوە لە وردەکاریەکی زۆر لەو بابەتانە بکۆڵیتەوە. خلاصە بە کورتی دەتوانین بڵێن کۆمەڵناس دووربینەکی بەدەستەوەیە دووربین هەندە جار ئەو دووربینە تەمەشای کۆمەڵگە دەکا نزیکی دەخاتەوە تەمەشای وردەکاریەکان و تەفاسیلی ژیانی ڕۆژانەی بکە هەندە جاریش وەری دەجێڕی ئەو کۆمەڵگەیە ئەو دەستگایە دوور دەخاتەوە دووەردگەڕینە دوور دەخات بۆچی دووری دەخاتەوە هەتا بزانی ئەو شوێنە ئەو دیراسەیە ئەو کۆمەڵگەیە ئەو دەستگایە کە دیراسەی دەکا عیلاقەی بە دەور و پشتەکەی چییە ئەسبابە کە تەئسیری لێ دەکەن چییە کەواتە لە بوارە گشتیەکە و لە بوارە وردەکاریەکاندا سەرباری ئەوەی کۆمەڵناسی پەیوەندی فکری کۆمەڵایەتی بە بابەتەکانی دیکە دیراسە دەکا یعنی مەسەلەن کاتی خۆی ئێبن خەلدون کە ویستی کۆمەڵناسی دابمەزرێنی لەسەر چه ئەساسێک بوو یەکەم بۆ خاوێنکردنەوەی مێژوو لە خورافات و لە باسی بێسەروبەر و لە بوختان و لە درۆ و دەلەسە و ئەوانە بیهێنیتە سەر بارێکی علمی زانستی بەچ دێتە سەر ئەو بارە گوتی ئەگەر ئێمە دیراسەی معنای قسەکان یعنی نەک دەقا و دەقەوها ئەمە ئەگەر دیراسەی ئەو ڕۆی کۆمەڵگە بکەین سبینێ ئەو دیراسەیە دەبیتە تاریخەکی علمی و زانستی دروست بەڵام ئەگەر هەروە خەڵک جۆ بگرین و بۆمان بجێڕنەوە تاریخ جێی ئاعتیماد و جێی بڕواپێکردن نابی ئەوە یەک دووەم کێشە و مەشاکلی کۆمەڵگە گەلک زۆر بوو لە سەردەمیوی چارەسەرکردنی ئەو کێشانە گوتی پێویستی بە زانستێک هەیە زانستێک لە ئاوەدانی و لە کۆمەڵگەی مرۆیی بدوێ ناوی لێنە علم العمران والاجتماع البشري زانستی ئاوەدانی و کۆبوونەوەی مرۆڤان ئەو زانستە بۆ ئەوەی بتانی کێشەکان دەستنیشان بکە بە شێوەیەکی زانستی دراسەی بکە و لە حدودی زانستی علمی دقیق بیپارێزی و بتانی چارەسەری لە بۆ دابنێ لەبەر ئەوەیە کۆمەڵناس وەکو وەڵامی قسەکەی جەنابێت چاوەکی فراوانی هەیە یعنی بۆ نمونە ئەگە دیاردەی ئابووری وەرگین دیاردەی سیاسی وەرگین لە چێ ممارەسە دەکرێت لە ناو کۆمەڵگا هەموو شتێک لە کۆمەڵگا ئیشی پێ دەکرێت ممارەسە دەکرێت پیادە دەکرێت کاری کۆمەڵناسی ینی بکورتاهی ئەم دکارم بێژن کۆمەڵناس دۆربینا جوواکێش خۆجەنابێژی دۆربینا جوواکی جوواکێ دبینە ترس بزیڤڕنە دوور دبینە ڕاست بگرە نێزیک دبینە جوات شتێکی دیکەش هەیە کۆمەڵناس پێویستی بەوە هەیە لەگەڵ ژینگەکە تەکەیف بکە بگونجێ مەحاولە بکە نەک هەروەکو تەقییم وەکو هەڵسەنگاندن بڵێ و کۆمەڵگەیە ئەوەی هەیە ئەوەی هەیە وەکو تاچی کۆمەڵگەش تەمەشای تشتەکان بکە یعنی بۆ نمونە بە تایبەتی ئینسانشناسەکان ئەوانەی بڵین مرۆڤ ناسەکان پێیان وایە کللتورێک لە کللتورە گەورەتر نییە ئێستا هەندەزار دەڵێن وردە کللتور ڕاستە وردە کللتور نییە لەقە کللتور هەیە لەقەک لە کللتور لە ناو کللتورێکی گەورەتر دەژی بەڵام ئەو لەقە کللتورەش بە تەنێ بۆ خۆی عواملی سەبات و بەردەوامبوون و ئیمکانیاتی زۆری هەیە خەسائیسی سەقافە کللتور وەکو بەردەوامی وەکو گشتی بوون و وەکو بڵین واقعی بوون و وەکو بابەتی بوون و ئەو بابەتانە خەسائیسێکی زۆری هەیە لە هەموو کللتورەکاندا دەبینرێت با ژمارەی دانیشتوانیش کەمبی با خەڵکەکی کەمیش بن لەبەر ئەوە جارێک بە چاوی مەسئولیەت بە چاوی حکوومەت تەمەشای خەڵکی دەکات
جارێک وەکو هاوڵاتی تەمەشای بابەتەکە دەکا، جارێک وەکو خەمخۆرەی پەروەردەیی تەمەشای شتەکان دەکا. ئەوانە هەمویان لە نەتیجەدا وەیان لێکردیە کە کۆمەڵناسی ببیتە بابەتی هەموو شتێک. یعنی ئێستا کۆمەڵناسی هەموو لقەچی هەیە، کۆمەڵناسی دەست بەتاڵی هەیە، کۆمەڵناسی پاسکیل هەیە، کۆمەڵناسی خێزان هەیە، کۆمەڵناسی سیاسی و ئابووری و ئاینی و هەمووی هەیە. لەبەر ئەوە کۆمەڵناسی وای لێ هاتیە ئێستا ئەوەندە بڵاو بوویتەوە لە نەتیجەدا فەرعی تایبەت پەیدا بووە کۆمەڵناسی علم اجتماع الاجتماع. یعنی مامۆستا دەست خۆش ڕاستی و خۆشک تعریف کرد کۆمەڵناسی هەری مەزنترینجی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بوو بۆ دبێژە گۆر عەقڵی ئینسانە بوانڕە معامەلە بکە. دیسا گۆ پرس جێهاتیەکردن عینی پرس مەسەڵا یەکی کریە گوتیە یا رەسوول الله صلی الله علیه وسلم ji min re emelkî bêje ez bikme û herme cennetê. Cewabê aynî pirs got geleka kiriye yanî mirovên cuda kiriye cewabê cuda daye wan her yek li gor nexweşiya wî riya tedawiyê rêdaye. Dîsa civak nas kiriye bi cevakê muamele kiriye yanî komelnasiya wî jî herî di pêşiya ya hemûya de bû. Ama eger wekû i'caz temeşayî rolê pêxemberî bikeyne sallallahu aleyhi ve sellem her serkirdek li dinyayê her ixtisasekî hebî lê yek mecal zîrek e. Ew hiç mecalekî têda niye yekem nebî têda raber nebî têda li mecalî xêzan li mecalî exlaq li mecalî ilaqat li mecalî aborî. Êsta aborî Ewropa ke înhiyarî kir lew duayê tûşî şikestî gewre bû. بەپەلەپەل غاریاندا تۆزێک ئیسفادە لە اقتصادی ئیسلامی بکەن لەبەرەوەی ڕیبا و ماڵکاوری تێدا نییە. دەست خۆش مامۆستا معلومە کۆمەڵناسی مژارێک بەرفرە هە شخوا ینی ئەساسی دەولەتایە کۆمەل تونەبە دەولەت نییە دەولەت تونەبە ژیان نابە ینی اساسی همو تشتا کومله جواکه ملته بس ایرو مثلا سدم کشیا جواکی هم همو دبینن جهلا اخلاق ده جهلا عفت ده جهلا ادب ده جهلا تقوی ده جهلا ایمان ده جهلا علاقه خوبخطی انسانا یه خوبخطی علاقه یعنی او هجای کوملناسیه her dişe kêm dibe. Ji sedem kêm dibe kêşe derdikeve, pirsgirêk derdikeve. Yani ez xwazim vê pirs bikim, sebebê zorbînê komeleyakan çi ye? Yani sedema ev kêşeya civakî di roja me de çi ye? Çima yani ev kêşe ew qas çünkü çend sal berê temenê we jiyê me gewretir e, çend sal berê ew qas pirsgirêk tune bûn civaka me de hele di demê ciwaniya we de, demê genciya we de. Yê me jê me yaştin paşiya wê. Bes ev 20 salê paşiye yani civa kêşeyê mezin di navayê derdikeve, di nava komelê de. Alaka qut dibin, ew hêjayê ayla bela dibin, berdam pirçê dibe, alaqê geyri meşru pirçê dibe. Yani gelek nexweşî di nava civakê de heye. Yani sedemê kêşeya civakî ya van nexweşiya li gor komelnasiya we li gor dorbîna we nerîna we çi ye? Sebebî yekem detwanîn bilên dûrkewtineweyê li ayîn. Leberewêyî dîndarî ayîn taka imkaniyeteke perwerdek bidata mirovî naw henaw دوافع و ئیمکانیاتی مرۆڤی بە شێوەک ئامادە دەکا کە ئینحراف نەکا و تێک نەچی. مامۆستا بوو بۆرە ئەس پەرانتێزێک دازم لێرە بکەم. یعنی ئەv ئاین جۆرافیا ئیسلامê de بۆی me مسلمان heye. Bes li Ewropa jî ayînê wan hene. Ew jî got jê bi dûr dikevin bê axlaqî bêtir dikeve nav. Boî wan jî hewce ye. Ama pêşî ئەوەی ئەو بەراورده بکەین. با tiştekî dike bilên. Yani tesewwur ke wekû nimûnek
بە زمانی مە بە بیرمان دێ لە سەربانەچی 6-7 ماڵ بووین 6-7 ماڵبات لە سەربانەچی پێکەوە دەخەوتین کەس بە چاوی خراپ تەمەشای کەسەکی نەدەکرد کەسێک 2-3 بە کۆڵانەدا بەهات باە گەنجەکانی خەیان دەگرت دەیانگوت بۆ بێرەدادی پیاو هەبوو خوشتی نەبوو بەس کچەکانی گەڕەکەکەی و جیرانی ئەوانەی وەکو خوشتی خۆی دەهاتە چاو بەڵام ئەخلاقێک بوو یانی هێژایەک بوو ئێستا جیران لە جیرانی خۆی ئەمین نییە سەبەبەکە چییە؟ ئیلتیزام پابەندبوون بە دین وات لێ دەکا ئەتوو حەدیسەکت بەبیر دێتەوە واللهی لا یەئمەن حەدیسەکە دەفەرمی 3 جاران فەرمویان چێیە ئەوەی ئیمان نابایان ئیمانی تەواو نییە فەرمووی الذي لا يأمن جاره بوائقه ئەوەی جیرانێوی لە کەتن و لە دەست درێژی و لە غەڵەتیوی ئەمین نییە دەڵێن شەڕێوی نەئەمین وە کە دافع دینیەکە نەما بەڕاستی پۆلیس ناتوانانی لە دیار هەمومان ڕاوەستی و لە خراپە ژمار تێرێ ناکێ ژمار کافینی هەیە ئەو جا دوایێ هەندێک مەسائل هەیە ئەمە دەبی لە بیرمان بی جگە لە مەسەلەی ئاین شتێک هەیە وەکو هاندەری ئاینیە بەڵام لە دوایی دەبیتە تەبع لەکنەمە دەبتە سروشت دەبتە ئەخلاق بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی هەر کەسێک هات داوای کچی لێکردن ئەگەر لە ئاین و لە ئەخلاقی ڕازی بوون بیدەنێ هەتا دنیا نەبوویتە فیتنە و فەساد یعنی کە متابعی ئەوە نەکرا وەڵا شولێوی چییە پارەی وی چەندە وەزعیوی خانووی سیارەی ئەگەر ئەو تشتانە بووە مقیاس کابرا معنای ئەو ئافرەتەی دەکڕی سبەینێ عەقڵی نای بڕی و خوا حافیزی بی ڕێژەی تەلاق بەرز بوویتەوە عیلاقات زەعیف بووە بەس پێشان لە ترسی خوای لە دوو یەکتری دەگەڕان کەسی باش ببیننەوە پاشان ئەتوو تەمەشای ئەوەکە کابرایەک کە مەسەلەن ژندەینی لە جێیەکی دادەنیشی ئیش و کار دەکا لە ئیقتصادی لە ئیدارەی لە ئیشوکاری ئەگەر لە خوای بترسێ پێویست ناکات و مراقەبەی بکەیت پاشان بۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم جیاوازی دەکا لە بینی ئەخلاق و دین دین احتیمالە شتێکی زاهری بی ئەمن بچمە مزگەفتێ نوێژی بکەم بە ڕۆژی بم بەڵام لەکنە من نەبوویتە ئەخلاق کاتێک کە کابرا زانیە هەڵاق مامۆستا بە ممارەسە بە فکر فکر لە شتەکە بکەمەوە لەسەر ئەساسی دین هەڵسوکەوت و علاقات بکەم لەسەر ئەساسی دین بچمە بازار لەسەر ئەساسی دین یعنی ژیان هەمووی ئەخلاق ژیان هەموو یعنی کە بووە ئەخلاق لەکنە من بووە تەبیعات ئەو وەختی ئەمن ئیزافەی دینەکە ئەوەیە کە بوویتە ئەخلاق لەکنە من اعتیمادم لەسەر دەکرێت لۆی هەیە کابرایەک بە زاهر متەدەین بی بەڵام بە ئەخلاق خەو نەبی لەبەر ئەوە ئەگەر دینەکە بووە ئەخلاق لەکن ئەو کابرایە لێی مەترسێ ئەوە یەک دووەم عەولەمە گلۆبالایزیشن عەولەمە خەتەرێکی زۆر گەورەیە دەسەڵاتدارانی دنیا زلهێزەکان لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی تەکنۆلۆجیەوە توانیان هەندێک شت لەسەر جیهانی بێدەسەڵات فەرز بکەن تشتەکان خۆ ئەمە ڕەنگە شتی علمیان هەبی شتی تەکنۆلۆژیان هەبی ئەمە پێویستیمان پێی هەیە و مشکلەمان نییە لەگەڵی بەڵام ئەمە چاک و خراپ پێکەوە بەمە بەخشرا تەبیعاتی وان ئەخلاقی وان دینی وان ئەوەی وان وچی بڵێ خەڵکەکە بە عادەت ژێردەستە بێدەسەڵات لاسایی دەسەڵاتدار دەکاتەوە لاسایی بەهێز دەکاتەوە جاری واش هەیە ئەو دەسەڵاتدارە کە پێت دەوەستی قەهرت دەکا بێدەسەڵاتت دەکا مەحتەلت دەکا وەی لێدێ ئەتوو متمانەت بە خۆت نامینێ دەڵێ ئەمنیش بچم وەکووی بکەم هەتا وەکووی بە قووەت بم بەڵام لە فلیمەکی ئەمن شتەکەم دیت فلیمی عومەر الموختار قسەکی زۆر خۆش بوو هەرچەندە تۆزە دەردەچم لە مۆزوع بەس میسالە بە کەلکمان دێ کابرایەک دێ خۆی تەسلیم کە زابتی ئیتالیە عومەر موختار دەڵێ نەیکوژن دەڵێ ئەوان تەخسیر بەمە ناکەن بۆ نەیکوژین تەعەدا لە ئافرەتمان دەکەن منداڵمان دەکوژن پیاومان دەکوژن ئەسیرمان دەکوژن دەڵێ نە ئینەهم لەیسوا قودوەتەن لەنا
ئەوانە پێشەنگ و ئیمامێمە نینە ئەمە نابی چاو لەوان بکەین نەدەبی چاو لەوان بکەین نەدەبی ڕکەیان لەگەڵ بکەین ئەخلاقیمە مەبدەئیمە ڕێوشێنیمە چمان لێ داوا دەکات دەبی ئەوها سلوک و تەسەڕف بکەین ئەوە دوو سێەم لاوازی هەندێک دام و دەسەڵاتمان یعنی مەسەلەن لە قوتابخانەکاندا دروستی ئەخلاق و دین زۆر کەم بوو ئێستا لە ناو خێزانەکاندا دانیشتن پێکەوە زۆر کەم بووە یعنی ئەوە لە نەتایجی ئەولەمەیە وەختێک مۆبایل دێتە ناوەمە تەلەڤیزیۆن دێتە ناوەمە ڤیددیۆ دێتە ناوەمە ئەمە وەکو تاکەکانی ناو خێزان وەمان لێ هاتیە هەریەک لە جەزیرەکی بەتەنێ دەژین ئەو پەیوەندیانە نەما پێکەوە دانیشین تربیەت لە داکوباب وەرگین لە برا و خوشتی گەورە وەرگین ئێستا تربیەتیمە لە ناو مۆبایلە مۆبایلیش بەناو ئەکپەروەردە دەکا ئەتوو ببیە ژێردەستیوی ینی مامۆستا سوژدار دایک و باون تقریبان دایک و باب سووسیان هەیە بەڵام دایک و بایشیش بێ دەسەڵاتن لەبەرەوەی مەوجەکە شەپۆلەکە هاتیە ئەوەندە بە قووەتە بە دایک و باوک ناگەڕێتەوە یعنی ئەمن مەسەلەن پێویستیم بەوە هەیە لە ڕۆژگارێکی ئەوڕۆ دەستگام هەبی مؤسساتم هەبی پەروەردەم بە قووەت بی مؤسسەی ئیعلامی ئاگای لە مەساڵحی ملت بی ئاگای لە پێداویستیەکان بی مامۆستا ببووەرە دوی واریدە ینی وەسیفێ مەزن سازیە جواکی دکەوە وەسیفا گرینگیا دەولەتەیە دەولەت نەکە ئاخر سازیە جواکی سازیە جواکی نەکە ئایلە ئەمە ئەوەی کە پێی دەڵێن هۆکارەکانی پێگەیاندنی کۆمەڵایەتی کەناڵەکانی پێگەیاندنی کۆمەڵایەتی ئەوەی سۆشیەلایزیشن دروست دەکات لە لای تاکەکان خێزانە مؤسساتی دەوڵەت و بەڕێوەبردنە پەروەردەیە بە تایبەتی ڕاگەیاندنە یاسای گشتی و دابوونەریتی کۆمەڵایەتیە بەها کۆمەڵایەتیەکان ڤالیۆس یان مۆراڵ ئەو بابەتانە هەریەکە و بەشێکی هەیە لە پەروەردەکردنی ئەو منداڵە جاری وایە دەبینی لە ماڵێ داکوباب زۆر ئاگایان لە منداڵەکەیانە بەڵام کاتێک دەستە مەکتەبێ دێتەوە هەندە تشتی خراپ فێر بووە لەبەرەوەی لە مەکتەبێ برادری خراپی زۆرە خەڵکی بێ پەروەردە زۆرە خەسیەتە خراپەکانی مەکتەبێ دەینتەوە ماڵێ تەعەجوب دەکەن دەڵێن ئەمە مەسەلەن کەسمان جوون نادەین مشکلەمان دروست نەکردیە و کەلیمانە بەکار ناینین ئەو منداڵە بووای لێ هاتیە بەڵام لە کوردەواری دەڵێن ئاوێ زۆر ئاوی کەم دەبا لەوێن دەرێ منداڵی خراپ برادری خراپ چونکە ئاگادار بین ئەمە کاتێک دەمانەوێت منداڵی باشمان هەبی جارێ یەکەم هەنگاو دەبی دایکی باشی بۆ پەیداکەی ئەدێگەر دایکێک باش نەبی الأم مدرسة إذا أعددتها أعددت جيلا طيب الأعراق داك مدرسەیە قوتابخانەیە ئەگە داکەچی باشت پەیدا کرد هەموو جارێ پیرێژنەکانی داپیر و باپیری مە دەیانگوت داچی منیش دەیگوت پیا و بای دەرەیە دێ و دەڕوە داک ئەساسە ڕاستە ئەگەر گەلمەژیت بێشن پێشیا هەیە گوتنێ پێشیا ئەگەر داکەچی باشت بۆ پەیدا کرد معنای هەنگاوەکی باش کۆڵەکەکی باشت دانا لە ماڵەکەی خۆی ینی بۆی وەڕێ پێخەمبەر عەلەیهی سەلام دەبێژە ئافرەتێ دیندار ئەو نەبە یێ خۆی نەسەب شیرەتێوی موهیمن دیسا ئەوجا فەظفەر بذات الدینی تەریبەت یەداک ذاتی دینەکە لە هەمویان لە پێشترە مەکتەبە ینی دایک مەکتەبە مەکتەبە یەکەمە یا پەروەردە ئەوجا دوایە دەبی هەنگاوی دووەم ئاگامان لە تشتێک بی برادری منداڵ یعنی جاری وا هەیە ینی هەواڵێوی یە کۆڵانێ ئەتو لە کۆڵانەکە تەمەشا دەکەی منداڵی خراپی زۆرە هەتا ئەو منداڵە لە دەرنەچی دەبێت و قوربانی بدەیت بچێ گەڕەکە چیت کە خانێکی بە گرانتر بکڕە بە گرانتر بەکرێ بگرە بەس منداڵەکە لە دەست دەرنەچی یعنی چ فایدە ئەتوو پارەت هەبی جێوڕێت هەبی سیارەی باشت هەبی خانی و باشت هەبی بەس منداڵەکەت لە دەستدا کە منداڵەکەت فەوتا معنای ئەتوش فەوتای مستەقبەلی خۆشت شتێکی نیە لەبەر ئەوە دەبی لە ئەوەش دەست پێ بکەین کە مەسەرەن یەکەم جار چێ هاتوچووی ماڵی مە بکە خەڵکەکی باش هاتوچوومان بکە منداڵە میێوانەکان دەبنە برادری منداڵەکانی مە منداڵی قوتابخانەی ئەو گەڕەکە منداڵی کۆڵانی ئەو گەڕەکە
ئەوەش دووەم مەجموعەیە کە پەروەردەی لێوەردەگری. ئەوجا سێیەم قوتابخانە، چوارەم ڕاگەیاندن، پێنجەم موئەسسەسەی دینی، دەستگای ئاینی وەکو مەسەلەن ئەمە هاوینێ یان پاش دەوامێ منداڵێکی ئەگەر بنێرین لە مزگەفتێ فێری قورئان بی، فێری دوو حەدیثی بی، فێری ئەخلاقی باش بی، فێری ڕێزگرتنی داکوباب و خەڵکی گەورە بی، فێری دڵسۆزی بی لە بۆ ملەتەکەی، لە بۆ نیشتیمانەکەی، دز نەبی، جەردە نەبی، پیاوکوژ نەبی، مودمین نەبی. ئەوە سەروەتەکە لە بۆ کۆمەڵگە. دەبی داکۆچی لەسەر ئەوانە بکەین هەتا ئەو قیەمەی لە دەستماندایە بگەڕێنینەوە. یعنی هەتا وەی لێ هاتیە ئێستا ئەمە خێزانمان وەزیفەی وەکو پێشانی نمایە. وە دەزانێ ئەگەر زەخت لە منداڵەکەی بکە منداڵەکە دەفەوتێ و ژیانی تێک دەچی و نا هەندە جار پێویستە دەبێ ئاراستەی بکەیت، چاکو خراپی لە بۆ دیاری بکەیت، بڵێ ئەوە باشە ئەوە خراپە، هەندە جار زەختی لێ بکەیت. لەبەر ئەوە تەمەشا دەکەی لە دەستچوونی قیەم و بەها کۆمەڵایەتیەکان وەی کردیە مەشاکلی زۆر پەیدابی و لە نەتیجەشدا چۆن ئەسبابی زۆر هەیە بۆ تێکچوون، ئەسبابی زۆریش دەبی بگرینە بەر هەتا بگەڕێنەوە بارودۆخێکی باشتر. مخابنیرۆ مامۆستا بەلکی کێشەیە مە یا دایک و باوا یا هەری مەزن یا مەزنترین یعنی منداڵەکانێ مە ئەم میعدێوان دژی دکن بۆی پێشەڕۆژە دنیاوان ئەم پلانێمە هەنە بەس مەژیێوان ئەم ڤاڵا دەهێلن و بۆی پێشەڕۆژە ژیانە پشتی دنیا یانی یا ئاخرەتێ تو پلانێمەتونە منداڵەکان ڕاست. یعنی زۆر جار دەڵێن داهاتووی منداڵەکەی خۆت چۆن چاک دەکەی. یعنی ئێستا تەسەور و تێڕوانینەکە بە شێوەکە بە چاوەکی مادی تەمەشای شتەکە دەکرێت. ئەو منداڵە بتانی ئیشەکی باش بۆ خۆی ببینتەوە، شەهادەکی باش بینی، بتانی خانووەک و سیارەکی باش بەدەست بینی، سەرکەوتوبی لەلایەنی مادیەوە ئەوە بەسە. بەڵام بەداخەوە مستەقبل نییە ئەوە، ئەوە بەشەکە لە مستەقبل. بەڵام لە حەقیقەتدا مستەقبلی حەقیقی ئەوەیە ئەو کابرایە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی پیاو ئەو پیاوە نییە بەس پیاوی دنیابی، حتا ئەو پیاوەش ئەو پیاوە نییە مەطلوب نییە کە بەس پیاوی قیامەت بی. پیاو ئەو کەسە پیاوی دنیا و قیامەت بی. کەسێک تەمەشای دوور بکە حەق و حسابی خوای تەعالە لە بەرچاو بگری هەوڵ دەدا لەو ئیمکانیەتەی هەیتی خەڵکیش ئیستیفادەی لێ بکە. خەیر الناسی ئەنفعهم للناس وەنییە کەسێک نافعبی لە بۆ خەڵکی قیەمی بەرزی هەبی بە چاوی بەرپرسیارەتی تەمەشا بکە بە تەنێ لە بۆ خۆی نەژی ئەنانی نەبی خۆپەسەند نەبی ئەوە کەسەکە خەڵک سوودی لێوەردەگری کۆمەڵگەی ئیستیفادەی لێ دەکە. بەڵام ئەگەر کابرا وەکو کۆمەڵگەی ئەمریکی پیشانت دەدا زەلامەکە زۆر جوان و ڕێک و پێک و جلکەکی باش و سیارەی ئاخر مودێل و قەسرێکی گەورە بەس پێت ناڵێ لە چێی پەیدا کرد. عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بی زۆر لە مێژە ئەو پرسیارەی کردیە من ئەینە لەکە هذا، ئایا بە جوهدی خۆت بە حەڵاڵی بە پاچی پەیدا کردیە یان سەری ملەتەک و حکومەتەک و خەڵکەکی دەخۆی بەس لە بۆ خاتری جیرفان و بەرژەوەندی تایبەتی خۆت؟ فەرقەکە زۆرە. ئۆستاد وی واریدە ینی مەسئولیەتە مامۆستەی ئاینی گرینگە بەڵێ بەس مەسئولیەتە مامۆستەی کۆمەلناسشی هەیە چونکی ئەوژی کۆمەلێ باشتناسن ینی بۆی چارەسەرکردنا vê pirsgirêkê کۆمەلناسشی di zankoya de di pirtûka de têzê xwe de di perwerdehiya teleba de mesuliyetê wan jî heye ez bawerim bes ew mesuliyet heger nerînek ayînî pêre tune be dîs feyde nade yani nerîna ayînî şert e çünkî civak û ol yani dîn bi heve girêdayî ye şev naxete. ئاین لە بۆ کۆمەڵناسی زۆر گرنگە لەبەر ئەوەی
کۆمەڵناسی لە حدودی منهەجی دراسە و تێگەیشتن ئەگەر بەس ئەوەندە ڕاوەستی معنای هیچمان نەکرد. هەموو کەس ڕەنگە بتوانی شارەزای کێشەکی بی، شارەزای مەسەلەن دەستگایەکی بی، خەڵکەکی بی، عائیلەکی بی، بەڵام کە تەمەشا دەکەی کێشەی هەیە سەبەبی کێشەکەی دەزانی ئەدی ئەتوو بە تەمای بەچێ چارەسەری کێشەکەی بکەیت. لەبەرەوە ئاین زەخیرەیە، ئاین ئیمکانیەتەکە، ئاین ئاراستەکاریەکە، بەبێ ئاین ناتوانانی ئەتوو ئاراستەی ئەوانە بکەیت. تەسەور کە بۆ نمونە کابرایەکی وەکو ئەریک فرۆم دەڵێ هەموو ئینسانێک پێویستی بە دوو سیستەم هەیە: سیستەمی پەرستن، سیستەمی پیرۆزی و پیادەکردن. پیادەکردن قەست یعنی ئیش پێکردن، کارکردن. مەسەلەن خوای تەعالە لە قورئانی پیرۆز لە چەند جێ ئاماژە بەوە دەکا ئەگەر خوای نەپەرستی دەبی شتێکت کەم پەرستی، کەواتە لە لای ئینسان فترەیە، ڕاستە، دەبی پیرۆزی هەبی. بۆ نمونە یوسف عەلەیه السەلام بە ڕەفیقەکانی دەڵێ یا صاحبەی السجن ئەئەرباب متفەرقون خەیر ئەم الله الواحد القەهار، یعنی ئەوی خوای نەپەرستی ئەربابی جیاواز دەپەرستی. یان مەسەلەن خوای تەعالە ئاماژە بەوە دەکا اتخذ إلهه هواه، بەدووی هەوا و هەوەسی خۆی دەکەوی بەجێوی دەکا، بەجێی داواکاریەکانی نەفسی خۆی دەکا، ئاگای لە داواکاری خوای نامینێ. یان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی تعیس عبد الدینار تعیس عبد الدرهم، یعنی ئینسان زۆر جار لە زیاتی عیبادەتی خۆی عیبادەتی پارەی دەکا. کتێبێکی کۆمەڵناسێکی عێراقی هەیە، تەمەنا دەکەم ئینشاڵڵا تەرجمەی کوردی بکرێ، ئەسنام المجتەمع، بتەکانی کۆمەڵگا. دەرێ جاری وا هەیە ئافرەت دەبیتە بت، جاری وایە پارە دەبتە بت، جاری وا هەیە کەسێک سەرۆک عەشیرەتە خزمەک ئەتوو زۆر پێی مەعجەبی زۆر کەیفت پێ دێ لە تو دەبیتە بت. هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم دا ئەوەی پرسی کوڕی عەدی کوڕی حاتەم الطائی گوتی ئەو پرسی گوتی یا ڕەسوڵ الله لە قورئاندا هاتیە کە ئەمە عیبادەتی سادە و کوبەرا و ڕوهبان و ئەوانە دەکەین، ئەمە خۆ عیبادەتی وانمان نەکردیە. گوتی باشە ئەوان حەڵاڵیان بۆ حرام نەدەکردن؟ گوتی با. حرامیان بۆ حەڵاڵ دەکردن، حەڵاڵیان بۆ حرام دەکردن؟ گوتی بەڵێ. گوتی ئەوەیە عیبادەتەکە، ئەدی خوای تەعالاش دەڵێ ئەوە بکە و ئەوە مەکە، بەجێی چیهانیان بکەی معنایە تو ئەوی دەپەرستی. لەبەر ئەوە ئەو دافعە ئاینیەی لە لای کۆمەڵناسەکە هەیە، ئیمکانیەتەکە، زەخیرەکە، هەم لە بۆ ئەوەی بەخۆی دڵسۆز بی لە ئیشەکەی، هەم بتانی وەسیلەی پیشانی ئەو کەسە بدە. کاکە ئەمن بۆ خۆم بۆ نمونە تقریباً 26 ساڵ جگەرم کێشە لە ساڵی 74 هەتا 2002 ساڵی 2002 گەیشتمە ئەو قەناعەتەی ئەو تشتە حرامە، زیانە، طەیبە، خەبیثە، بڵێ حرمت عليكم الخبائث، یعنی شتەکە زۆر زەحمەت نییە. عولەما لەو دوایە فتوایان زۆر لەسەردایە، نەخۆشی توش دەکا، زەرەر بە ماڵت دەگەیەنی، زەرەر بە منداڵت دەگەیەنی. بە هەر حاڵ گوتم خوایە دەترسێم وەختێک دەمرم بڵێ ئەتوو خۆت کوشت. ئەمن هەتا تووشی ئەو مشکلەیە نەبوویمە، یارمەتیم بدەیت لە ترسی تو تەرچی دەکەم، خوایە توش یارمەتیم بدەیت. لە 2002 الحەمدوللیلا تەرکم کرد، ماشاءالله. ئەوە تقریباً نزیکەی 20 ساڵە. خۆ من هەتا ئێستا جغارم بچێ شابایە، یعنی بۆ خۆم چەند ئیسیفادەم کرد. ئەدی خەڵکەکەی دەور و پشتم، ئەدی ماڵ و منداڵم. لەبەر ئەوە دافعی ئاینی ئەساسە لە بۆ ئەخلاق، لە بۆ قیەم، لە بۆ سیرە و سلوک، لە بۆ دەستپاچی، لە بۆ خیانەت نەکردن. هەرچی خاوێنی هەیە، هەرچی ئیسلاح هەیە، هەرچی چاکە هەیە، ئین ئوریدو ئیلا الئیسلاح مەستەطعت. عەکسەکەشی ئەو های لێ
قاعدة قانون كوني علم الاجتماع هي لكتابي الإحصاء الاجتماعي دكتور إحسان محمد الحسن وعبد الحسين الزيني داينايا يقلق قوانين كونية كان لهمو دنيا تطبيق كراية ورازدر لتي أويا قوانين عامة أو دلي إن المجتمعات التي يكون دور الدين فيها هامشيا وثانويا تزداد فيها نسبة الجرائم أو ديناني أو ولاتاني أو كوملغاني أو جفاكاني كدين دوري تيدا ناميني كم دي بيتوا خلق ديني بجيد يلي أو جات جرائم وانحرافات وتاوان أو شتانا دست بيدك أوتوماتيكي راستي مامۆستا دەست خۆش ڕاستیژی سوحبەتەوە گەلک خۆشە موفق من سلامت بەس دەما مە بداوی بوو یاش بۆ بەرنامەمە هاتبوو بەقەتاندن دەمامە بداوی بوو خدا جۆ رازی بە سوحبەتە خۆش بوو پێویست بوو بۆی ڕۆژانە بۆی جوواکێ ینی بۆی جوواکە کورد و تورک و فارس و هەموو مسلمانان ناخاسم یا کوردان پێویست بوو بڕاستی از باورم یه تماشاوان و درس ناجی بگیرن از باورم و منفعت کی بده تماشاوانا خدا جو راضی به دسته و صحابه مالا و عوابه هیوا دارم خوی تعالی ان شاء الله بکات السبب اوی خلق تمام بقاو استفاده مالی بکا خوا خیری و ان شاء الله خدا جو راضی بم بله تماشاوانن هجا جو کردستان باشور میوان ما برس دکتر عبدالله خورشید بو دحقی جواک ده شخص جواک ناس و کامل ناس بو دحقی جواک ده دحقی نخوشین جواک و چاره سریا وان نخوشیا براستی بنرینک آینی ما مستوکی وجی گهدار کرد پیشکش کرد امجی جبو و صحبتا ما مستی هر بار بوی جنابی وی ام سپاسدارن دماج بو برنامه ما هاتبو وقتاندن لویره بداوی بو حتی ویشتنا برنامه کیده تنگی و تعالیه نبینن هر شاد و بختوار بن السلام علیکم و رحمت الله و برکاته